هەنگاوێک بێ کە تیایدا خەونەکانیان بێتە دی. ئەگەر ئاوڕێک لە مێژووی ڕۆژی جیهانی مناڵان بدەینەوە ئەبێ بگەڕێنەوە بۆ ساڵانی 1954 دوای ئەوەی کە لەلایەن کۆمەڵی نەتەوە یەکگرتووەکان جاڕنامەی مافی مرۆڤ دیاری کرا لە یەکێک لە بەندەکان تیایدا ئاماژە بە مافی مناڵان کرا، بەڵام هەتا ساڵی 1989 دواتری لە ساڵی 1990 نەکرایە بواری جێبەجێ. پاش ئەوەی لە نەوەتەکانەوە ژمارەیەکی زۆر لە وڵاتان واژوویان کرد و تیایدا ئامادەبوون و بە بەندەکانی جاڕنامەی مافی مناڵیان وابەستەبوونیان پێوە ڕاگەیاندنا و تاوەکو ئێستا 1/6 لە زۆربەی وڵاتانی جیهان و بە کوردستانیشەوە کرایە هێمایەک بۆ ڕۆژی جیهانی مناڵان. هیوادارین ئەمڕۆ تیایدا مناڵەکان کاتێکی خۆش بەسەر برن و پێکەوە بتوانن پەیوەندیەکی هاوڕێیانە دروست بکەن. جارێکی کات ئەڵێ 1/6 پیرۆزە لە هەموو مناڵانی جیهان، لە هەموو ئەو مناڵانەی کە لە ئەنجامی هەر بڕیارێکی نایاسایی بێ لەلایەن گەورەکانەوە دووچاری تەنگەژە بوونەتەوە. بۆ ئایندەی کوردستان خۆمان ئامادە دەکەین. دەبا پێکەوە بڵێین کوردەواری زۆر جوانە، شەهید پێناسەمانە، کوردستان شیانمانە. هیوادارم هەمویان دڵخۆش بن و ئاسوودە بن. لەم ڕۆژە خۆشەیە هیوادارم دڵخۆش بن. ئەڵام فرازبا لە ساڕێژە سکیتەکەم چەند خۆش بوو. ڕاستی ئەمە و کوڕەخراوی نۆگەر پێمان باش بوو ئاهەنگێک بۆ مناڵەکان بکەین کە ڕۆژی جیهانی مناڵانە. چالێکەکانمان پێک هاتبوون لە گروپی موزیکی شەهید ڤیان و ڤیانسۆران و هەروەها شانۆیەک بە ناوی شانۆی ژینگە و دواتر دیاریمان بۆ هەموو مناڵەکان دانابووە، یاریش کڕابوو بۆ هەموو یاریەکان بۆەوەی ئەم ڕۆژە بکەین بە ڕۆژێکی مێژووی بۆ مناڵان و ئیتر ئەمڕۆ بێتە هۆی دەسەبەرکردنی مافی مناڵەکان و پەروەردەیەکی چاکتر بۆ مناڵەکان و هەروەها گروپی پاکۆ دیاریش پێشکەشی مناڵەکانەکەن. پەیامی ئێمە ئەوەیە کە ئیتر بەسە بۆ دەستدرێژیکردنە سەر مناڵەکان و پێویستەکات مافی مناڵەکان دەسەبەردەر بکرێت و پەروەردەیەکی چاکیان بدرێت بۆ ئەوەی مناڵەکان ئایندەیان زۆر باشتر بچێت نەوەکو ئایندەیەکی خراپ. Bravo.